بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. پاراستنی ئاسایشی ژینگە و هەروەها بوونی ئاسایشی ژینگە لە میتۆد و تراسی ئیسلامیدا باس و بابەتیشی گرنگی ئەمڕۆی بەرنامەی مەودامانە. هەوڵ دەدەین قسە لەسەر باس و بابەتیشی گرنگ بکەین. دەپرسین لە کۆنەوە وتراوە جەستەی تەندروست عەقڵی تەندروست بەرهەم دێنێت. کۆمەڵگای پێشکەوت و داهێنەر لەشی مرۆڤەکان تێیدا ساغە. بەڵاو تاعون و نەخۆشی باس و بابەتێکی گرنگە کە زۆرجار لە ناو کۆمەڵگاکانە دروست دەبێت کاریگەری لەسەر هزر و بیر و پیربوونی مرۆڤەکان و لاوازی کۆمەلگا و پوکانەوەیان دروست دەکات. لە ناو کۆمەلگای ئێمەدا ئێستا باس و بابەتێکی گرنگ لە ئارادایە، ئەویش باسی نەخۆشی کۆرۆنایە. ئەم نەخۆشیە لە بەشێک لە وڵاتانی جیهاندا بڵاو بۆتەوە. کاتێک کە مێژووی ئیسلام دەخوێنیتەوە بەشێک لە توراسی ئیسلامی یاخو لە ناو شارستانێتی ئیسلامیدا زانایان و ئەوانەی کە لە بواری نوژداری و پزیشکیدا ئیشیان کردووە لە ناو شارستانێتی ئیسلامیدا قسەیان لەسەر ئەم باس و بابەتانە کردووە. ئێمە دەپرسین ئایا لە ناو مێژووی ئیسلامیدا یاخو لە توراسی ئیسلامیدا باس و بابەتێکەیە بە ناوی پاراستنی ئاسایشی ژینگە؟ ئایا ژینگە بۆ خۆی ئاسایشی هەیە؟ تا چەند ژینگە گرنگە بۆ ئێمە؟ دەپرسین ئایا ژینگە پارێزی دین هیچ پشگیریەک لە پاراستنی ژینگە دەکات یاخود لەگەڵ باس و بابەتە تەندروستی و کۆمەڵایەتیەکانە یەک دەگرێتەوە؟ ئەمانە کۆمەڵێ باس و تەوەری گرنگی بەرنامەی ئەمڕۆمانە بە میوانداری بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە ئاسایشی ژینگە پارێزی لە ئیسلامدا. فەرموون با پێکەوە بچینە ناو بەرنامەکە. دکتۆر عەدنان سەرەتا خۆشحاڵین بۆ ئەم دەرفەتە بەڕێزدایتە بەرنامەی مەوداوە. پێم خۆشە بپرسم ئایا شتێک هەیە لە ناو توراسی ئیسلامیا لە میتۆدی ئیسلامیان ناوی پاراستنی ئاسایشی ژینگە بێت؟ سەرەتا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان لە دڵەوە بە خێراتنێکی گەرمتانەکەم. سپاس بۆ ئەم دەرفەتە، خوا بۆ خاتری ناوە جوانەکانی ئەم میلەتە بپارێزە لەم بەڵایی کە یەخەی پێگرتوون وەکو هەموو کۆسپەکانی تر بەسەرم و کۆسپە شازاڵ ببین و تێی پەڕێنین. باسوخواسی ئاسایشی ژینگە کە باسی ئاسایش دێتە پێشەوە معنای وایە بریتە لەوەی کە ئێمە کۆمەڵی ڕێنمایی و ڕێکار بگرینە بەر بۆ خۆپاراستن، کە ئەمەش پێوتر ئەلمحافەظە، ئەلحیفاظ، ئەلئەمن، هەموو ئەمانە کۆمەڵە چەمکانێکن لە زاراوەکانی قورئان و فەرموودەدا و لە توراسی کە لە پووری ئیسلامیدا بەڕاستی جێگەیەکی بەرچاو و دیاریان هەیە و دەقەکان زۆر جەخت لەوە ئەکەنەوە، چووکە بەڕاستی دوجار ئاینی پیرۆزی ئیسلام زۆر مرۆڤی بەلاوە پەسەندە و مرۆڤ سەنتەرە بەو پێی کە جێنشینی خوای پەروەردگارە لەسەر زەویە. لە هەموو بوونەوەرەکانی ترە کە خوای پەروەردگار جای کردوەوە دیارە دەزانێت شایستەی هەڵگرتنی ئەم جێنشینیەتەیە. بۆ هەڵگرتنی ئەم جێنشینیەتە ئەبێ کەسێکی ساغ و تەندروست بێ. بۆیە لە ئیسلامدا زۆر ئەم لایەنە بەڕاستی گرنگی پێدراوە و وەکو طبێکی وقائی ئاماژەی بۆ کراوە و چەندین دەقمان هەیە و دانراوی تایبەتمان هەیە تەرخان کراوە بۆ ئەو بابەتانەی کە مرۆڤە پارێزن. تەنانەت هەموو ئاینی پیرۆزی ئیسلام کۆی کەرەوە لە 5 مەبەستە هاتووە کە هەر 5 مەبەستەکەش بۆ پاراستنی مرۆڤە بەڕاستی و دوجار پاراستنی مرۆڤ لەوەیە خۆی ئەبینێتەوە بەڕاستی کە مرۆڤ جەستەیەکی ساغ و تەندروستی هەبێ و ئەمڕۆ بەڕاستی لە سۆسیال میدیایە ئەبینین چەندین ڕێنمایی دەرەکرێ. هەموو ئەم ڕێنمایانە دوجار بۆ مەسلحەتی مرۆڤە. ئەم ڕێنمایانە کەم تا زۆرێک ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێدا. ئێمە بەر لەوە بگەینە یعنی ئەوانەی باسە ڕێنماییکەین یاخود باسە هەر شتێکی ترکەن کە ئێستا بۆ بەدیاردە لە ناو کۆمەڵگا. ئایا بۆ خۆی خودی ئیسلام لەکوێ زۆر جەختی لەسەر مەسەلەی پاراستنی ژینگە و هەروەها خۆپاراستن لە نەخۆشی لە تاعون لە دەرد کردووە؟ یعنی ئەمانە بۆ خۆیان لە ناو کەلەپوری ئیسلامیە بوونیان هەیە و بایەخی پێدراوە؟ ڕاستەکەی بەلامەوە گرنگە، یعنی ئاماژە بە شتێک بم کە ئەشێت تۆزێک دوور بێ لە بابەتەکەەوە، بەڵام وەکو ڕێخۆشکردنێک وایە بۆم بابەتە. ئەمڕۆ ئێمە لەسەر سەردەمێک ئاژین و ئێستا باس و خواسە گەرمەکانی ڕۆژ باسی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسێکی بەناو کۆرۆنایە.
هەر ناونیشانێکی بۆ دانی هەر دەستەواژەیەکی بۆ بەکارێنی بەڵایەکە هاتوتە پێشەوە باسوخواسیەوە ناکەین کە ئەمە بەڵایەکی خوایی بێت هەرچی بێت و عقوبەی خوایی بێ هەرچی بێت ئەمە ئیشمان بەوە نییە وە لەکوێوە هاتووە سەر چاوەکەی چییە مخوا کردە مرۆڤ کردە ئەمانە باڕاستی پێشتر باسکراون و ئاماژەی دوودێژی پێدراوە بەڵام ئێمە حەزەکەم لەم چەمکە بڕوانین بەوەی کە ئینسان کە لە دنیاە ئەژی دنیا بۆتی تاقیکاریە ئێمە ژووکو باوەڕدار باوەڕمان بەوە هەیە کە ئەمە ئێسمە ڕوبەڕووی تاقیکردنەوەیە بووین بۆی مرۆڤەکان هەڵسەنگێنێ دەرز و ئامۆژگاری لێوەرگین لەمەوە ئەگەین ئەو قەناعەتەی کە باس و خواسی خۆپاراستن لەم بابەتە جارێک پێشە شتێک خوای پڕدار ئینسانی دروست کردووە خاوەن ئیرادەیەکی بەهێزە و ئێستا ڕێنماییەکان باس و خواسی ئەوە ئەکەن کە ئەبێ ئینسان خاوەن دڵێک بێت دامەزراو بێ لە ڕاوکێ نەبێ بۆ ئەوی زاڵ بێ بەسەر نەخۆشیەیە لەمەوە ئەگەین ئەو قەناعەتەی کە پاراستنی دڵ و دەروون و ئەوەی کە ئینسان ئەعسابی هادئ بێ بەوەی کە تووشی دڵە ڕاوکە نەبێ هەر حتا ئێستا کە زۆر لە نەخۆشیە جەستەیەکانیش دەروون دەوری سەرەکی هەیەتیایە و ئەبێت دڵ و دەروون بۆیە لێرەوە ئەگەین ئەو قەناعەتەی کە ئینسان ئەبێ خاوەنی ئیرادەیەکی بەهێز بێ بۆ ئەوی بەرەنگاری ئەم شتانە بێتەوە دەزانی لە کەلتوری عرفانیدا و زانایانی ئیسلام دەڵێن ئەگەر ئینسانێک بگاتە ئاستێک مەینەتیەکان چۆن بە خۆشیەکان و بەخشەکان ئاسوودەیە ئەبێ مەینەتیەکانیش ئاوا سیرکە دوجار ئەوانیش بۆیە بن بە چاکە و وەزاڵە بێ بەسەری شاو زۆر بە ئاسانی بە سەلامەتی لی دەرەچێت بەڵێ کۆمەڵە چەمکەیە لە ناو قورئانە یا بڵێن لە ناو ئەوەی لە پێوتێت لە ناو مێژوو ئیسلامی شایە چەمکی بۆ عیمران و ئاوەدانکردنەوە ئیسلاحکردنی ژیانی کۆمەلگا و ئیسلاحی کۆمەڵایەتی و چەمکی فەساد و مەسەلەی ئەوەی تۆ باست کرد خی گەورە ئینسانی دروست کردوە لەسەر زەویە بۆەوەی بژی خۆی وشەی زەوی سنتەرە بۆ هەموو ئەم باس و بابەتانە ئایا ئێمە ئەکرێ ئەمانە بەسینەوە بە مەسلەی ژینگە پارێزی و هەروەهابی بەسینەوە بە مەسلەی ئەو بابەتانەی کە پەیوەستە بە نەخۆشی و خۆپاراستن و قەڵاچۆکردنی دەرد و نەخۆشیەکان لەسەر زەوی جارە پێشە مشتی ئەم بابەتە باس و خواسی ڤایرۆسی کۆرۆنایە فەرمودەیەکمانەیە ئەفەرمێ ئەگەر هاتوو فەرمودەکان دەق عەرەبیەکان ناڵێن بۆی فریایەوە کەوین بەس لە کوردەکەی ئەفەرمێ ئەگەر بەڵا لە شوێنێکا ڕوویدا ئێوە لەو شوێنەدا نەبوون مەڕۆنە ناوی بۆ لە سەردەمی عومەری کوڕی خەتابیش ئەمە ڕوویاوە و نەچۆتە ناوی ئەگەر لە شوێنێکا بوون ڕوویدا بوو مەچنە دەرەوە ئێستا حالیان جیهان ئەمە پیادە ئەکا و ئەمە سەلماوە کە ئەمە بەڕاستی پاراستنێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە هەڵگری ڤایرۆسەکەی نەیبا بە شوێنێکی تر ئەم طب بە وقایە ئیسلام زۆر جەختی لەسەر ئەکاتەوە هەر لە ئەگەر هەر بە سادە و ساکار سەیری کتێبە فقهیەکان کێن و ئێستا کۆمەڵە ڕێنمایی دەرەکرێت کە ئەبێ ئینسان دەسوپلی بشوە ڕۆژانە بەلایانی کەمەوە چەند جارێک دەسوپلی بشوە و ئاو لە دەمولوتی وەربدا خۆ لە قورئانە زوو ینی 1400 ساڵ بەر لە ئێستا باسی وانە خی گەورە باسی ئەوەکان ڕاستە لە مەقامێکا باسیەکە بۆ دەستنوێژ و نوێشکردنە بەڵام کە باسی دەستشۆردن و دەموچاو شۆردن و مەسحکردنی قاچ و هەموو ئەمانەکە بۆ خۆی هەڵگری ڕەهەندێکە کە پێوترێ خاوێنی ئینسان مامەسە ئارام شتێکی سادە بۆ باسکەم کە لە فقهی ئیسلامیە باسی لێوە ئەکرێ بە شتێکی سادە وەرمان گرتووە بەس ئەمڕۆ دکتۆر و پزیشکە بەڕێزەکان زۆر جەختی لەکەنەوە لە فقه بابەتێکمانەیە بابەتی ئاو لە لودوەردان و ئاو لە دەموەردان بە عەرەبیەکەی المەضمەضە والاستنشاق طبعا لە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی شایەکی لەو ڕێنماییانە ئەبێ ڕۆژانە کە دەستمانە شوێن و بە جوانی ئاو لە دەم و لوتمان وەربدەین ئەم بابەتە لە فقهی ئیسلامیە لە مەذهبی شافعی ئەوانەی کە شارەزای فقهی ئیسلامی بن بە سونەت باسکراوە لە هەندێ مەذهبە دەڵێن واجبە دەمن بۆ ئەمڕۆ کە ژینگە بەڕاستی ژینگەیەکی پاک و خاوێنمان نییە ئەو لایانی واجبێتە زاڵەکەم بەسەری لە باس و خواسی دەستنوێژە لە فەرمودەکانە جەخت لەسەر وشەیەگە کاتەوە ئەفەرمێ لە ئاو لە لودوەردانە بالغ ئەڵێ زێدەڕۆیی بکە تەنانەت بابچێتە سەرەوە ئیلا بۆ کەسێک ڕۆژوان نەبێت کە گومانی ئەوی لێ نەکرێ بچێتە خوارەوە دەستنوێژەکەی بشکێ ڕۆژەکەی بشکێ ئەمڕۆ زانایان و طبی پزیشکی بواری قورب و توگوێ سەلمانوێتی ئەوانەی کە ئاو لە لوتیان بە جوانی وەرەدەن هەم بۆ هادئکردنەوەی ئەعساب و جوانی دەموچاو و ئەو ڤایرۆسانەی کە ڕۆژانێمە لە ڕووی هەناسە هەڵمژینەوە کە دەچێتە ناو ملولەکانی لوتمانەوە و ئاو لە دەموەردان ئێستا ئیسبات بووە کە باشترین ڕێگە چارەیە بۆی کە تەنگە نەفەسیمان توش نەبێت ئەم نەخۆشی کۆرۆنایش باس و خواسی ئەوەیە کە ئەبێ ڕۆژانە تۆ دەمت تەڕ بێت تەڕ و پاراو بێ ئاو لە دەمت وەردەی بۆ ئەوەی کە قورگە وشک نەبێتەوە ئەم ڤایرۆسە
زاڵ ببێ بەسەرتا مەبەستم ئەوەیە بە هەندێ بابەتی چەمکی فقیمانەیە بە سادە وەرماگرتووە یعنی سادرین نمونەوە پێ بڵێن لەم ڕۆژانە کتێبێکم بەرچاو کەوت 11 بەرگە ئەحکام الطهارة في الإسلام تارەت بازخواسی دەستنوێژگرتن 13 بەرگ لەو ئەچێ بە تەنز باز بکرێ بڵێن باشە مسلمانان بەس خەریکی ئەوەن بازخواسی دەستنوێژ و ئەمانە درێژەی پێیان لاشی شارمەوە چی کتێبی فقی هەیە لە توراسی ئیسلامیە یەکەمین بابەت کە باسی دەست پێکا بە بابی تەهارەت دەست پێکا ئەوەندە لە ئیسلامە جەخت کراوەتە لەسەر پاک و خاوێنی مەبەستم ئەوەیە بڵێ ئەمە زێدەڕۆیی تیا کراوە بەڵام هەر هەمووی دوجار بۆ پاراستنی مرۆڤەکان بووە بۆ ئەوەی دوجار لێشێکی تەندروستیان هەبێ المؤمن القوی باشترینە لە مؤمنێکی تر دەمە لە جەستی ساغا ئەبێ بەڕاستی لەبەرەوە ئینسانی مسلمان چۆن ئیهتمام و گرنگی ئەدا بە نوێژەکانی ئەبێ ئاواش گرنگی بەلەشی ساغی بۆ خۆی ئەیە بۆی کە نمایشی بەندایەتەکەی بۆ خوای پەروەردگار بەلەشێکی ساغەوە بێت و ئینسانی مسلمان خوای پەروەردگار ئەم جۆرە شێوازەی پێخۆشەکە هەندێک جاریش کە بەڵایەکی بۆ ئەنێرێ بۆ تاقیکاری بۆی کە بیگێڕێتەوە سەر قاوغە طەبیعیەکەی خۆی کە ئینسان زۆر جار جۆرێ لە توغیان جۆرێ لە سەرکەشی لە مرۆڤ دروستە بێن خۆی لێ ئەگۆڕێ ئەم بەڵایانە بە ڤایرۆسێکی سادە و ساکار تاقی ئەکاتەوە بۆی کە بڵێ ئەی ئینسان ما غەڕەکە بەڕەبیک الکەریم دوجار تۆ چیت خۆت لێگۆڕاوەوە ئەزانی زاڵەبی بەسەر شتەکانە ئەو تا بە ڤایرۆسێکی بەسیط هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە لەمەوە ئەگەینە سەر ئەو قەناعەتی کە هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە مرۆڤەکان بەڕاستی سەلامەت و پارێزراو بن و لە بۆتەی تاقیکاریە بە سەلامەتی لێ دەرچن و توراسی ئیسلامی ئێمە دەزانی مامۆستا ئارام باوەڕ و قەناعەت دەبێت تەنانەت لەسەر دروستکردنی دیوارێک کە بۆ ئەم ئەوەی کە دیوارەکە نەڕوخێت دوجار عەزیەتی مرۆڤێک بە دەزانی لە کتێبە قەدیمەکان کتێبی تایبەتمانەیە ئەحکام الحیطان کوالیتی ئەم دیوارە چۆن بێ بەرزیەکەی چۆن بێ بناغەکەی چۆن بێت کتێبی تایبەتی لەسەر لە کتێبە قەدیمەکانە تەنانەت لەسەر مەوزوعی خۆشۆردن کتێبی تایبەتمانەیە لەسەر ئاداب الحەمام لە حەمامە ئاوەکەی چۆن بێ ئینسان خۆی چۆن بشوە شێوازی چۆنە ژوورەوەکەی هاتنە دەرەوەکەی و ئەوەی کە لە جەستەی خۆیان بەکارێنی ئەو لفکۆشتانە لە توراسی قەدیمی ئیسلامی کتێبی تایبەتی لەسەرە ئیبن حەزم باسی کردووە لە فقهەکەی دکتۆر عەدنان چۆن ئێمە توانین ئەمانە تەوزیف بکەین بۆ ژیانی واقعی کۆمەڵگا بۆی کۆمەڵگا لەو دەرد و بەڵایانە دوور بێ کەڕووی تێیەکەن بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە نەخۆشی باون و لە ڕێگەی ڤایرۆسەکانەوە گوازرێنەوە مامۆستا ئارام ئەم بابەتانی کە هێنە پێشوە ئەم بەڵان جیهانیانە کێن حەقوای ئێمە وەکو ڕاگەیانکارێکی ئیسلامی ئیستثماری ئێمە بکەین بیخوازینەوە ئەو دقە جوانانەی کە هەمانە لە کەڵچەر و کولتوری ئیسلامی خۆمانە دایان بەزێنینەوە جارێکی تر تەسەورەکەی ئێمە شتێکمانەیە لە فقهی ئیسلامیە کە قەدیم باسکرێ باسوخواسی حیزبەیە حیزبە بریتیە لەوەی کە ئەو کەسەی کە شارەوانی شارەکەیە ئاگاداری باسوخواسی بازارەکە بێ بۆ نمونە لە کولتوری ئیسلامیە 11 مەرجی داناوە بۆ دوکانی قەساب بۆ نانەوەخانە بۆ نانەوەخانە تفۆرکە مامۆستا ئارام لە حیزبەیە لە کتێبە قەدیمەکانە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئەمە جێبەجێ کراوە دیوارەکەی چۆن بێ بەرزی سەقفەکەی بێ لە دوکانەکانی تر بەستر بێ چکە دوجارم دوکەڵی هەیە و دەرچەی دوکەڵەکەی لەکوێوە دەرەچێ و ئەوەی هەویرەکە ئەشێلێ ئایا بۆ دروستە بە ئەنیشکی وەلەو کاتەیە هەویرەکە ئەشێلێ ئەبێ جەوەکە زۆر گەرم نەبێ نەوەکم ئارەق بکاتەوە ئارەقی خۆی بکەوێتە ناو هەویرەکەەوە و ئەبێ لەو دقەیە دەمامە کێ بێ ئەم دەمامکەی کە ئێستا باسەکرێ بۆ کەسێک کە هەویرەکە شێل بێ دەمام کێ بێ نەوەکو مووی خۆی بکەوێتە ناو هەویرەکەەوە و تەنانەت باسخواسی بەستنی سەریش کراوە بۆ کەسی هەویرەکە ئەشێلێ و ئەوەی کە باسەکرێ کە تەنورەکە گەرمەکەی ئەبێ بە چ پەڕۆیەک ئەو تەنورە پاک بێتەوە لەگەڵ ڕێزمایمە لەم سەردەمەیە ئەچی لە سەر نانەوەخانەکانە سەر ئەگری لە ناو سەتڵێکە ئاوەکەی پاک نییە اینێکیان داناوە گسکەکە کاتنەوە ئاوا پیسەوە کە چەندین شتی پیسی ژینگەی لە ناو ئاوایە ئەی کاتە ناو تەنورەکەەوە دوجار هەم نانەی لێ ئەیاتەوە یعنی ئەوانە ئەو هەموو مەرجانە لە حیزبی ئیسلامیە باسکراوە ئەمە توازەوە بێنە کە ڕاگەیانەکان بەڵام ئەمە ئەم ئیسلامە ئەم شتانەی بەڕێزت باسیەکەی ئەزام دەیان کتێب دەیان نامەی ماستەر و تێزی دکتۆراژ لەسەر حیزبە نووسراوە لەسەر ئەوە نووسراوە کە ئەهلی حیرەف لە شوێنێکی دیاری کراوە بن بۆی ژینگەی کۆمەڵگاکە وڵاتەکە بپارێزن پاک و پخود بێ یعنی ئەمانە چۆن ئەکرێت تەوزیف بکرێ ئەم ئیسلامە هەر ئەوە نییە ئێمە بڵێن باسی سیاست و یاخود نوێژ و ڕۆژ و ئەوان بێ هەموو وەکو بەڕێزت هێمات بۆ کرد باسی هەموو وردەکاریەکانی تەیە ئەمە جگە لە میدیاکان
ئەرکی چیترێ بێ ئەمانە تەرجەمەکە بۆ ناو کۆمەلگا بۆ ناو خەڵکە بزانێک ئەمانە سوودی هەیە و تەنانە پەیامە ئاسمانیەکان جەختیان لەسەر ئەمانە کردوێتەوە وەکو ئاینی ئیسلام. مامۆستا ئارام وەکو پێم وتی دووبارەی ئەەکەمەوە ڕاگەاندکاری ئیسلامی ئەو کەسەی هەڵگری بڕوانامەیەکە لەم بوارەیە حەق وایە ورد بێتەوە لە بابەتە ئیسلامیەکان کە تەنانەت من مامۆستا لەسەر شتێک حەزەکەم بوەستم. ئێستا باسوخواسی ئەوە ئەکرێت کە گرنگی بە ئاو خواردنەوە بدرێت. ئاو خواردنەوەیکی سادەکە من تو ئێستا وەستاوین قومێگاوە خۆینەوە دەزانی لە کولتوری ئیسلامیە تەنانەت لە دەقی فەرمودەکانە جەخت کراوەتەوە لەسەر ئەوەی کە شێوازی ئاو خواردنەکە چۆن چۆنی بێ. یعنی من نمونەیەکی سادە بێنمەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لە بەرچاو هاوڵەکانە ئاوی خواردوتەوە بەم شێوازە وەکو ڕێنماییەک کە پێش هەموو شتێک ئاوەکەی بە سێجار خواردوێتەوە و تا بووی کرابێت مەرحاڵەتێکی ناتەبیعی کە نەخۆشیەک بێ بە دانیشتنەوە خواردوێتەوە و ئاوەکە ئەگەر تاکراوە ئاوێکی شلێتێن بۆ زۆر سار نەبووە و حتا بۆ شلەمەنیەکانیش ئەگەر گەرم بێت پێغەمبەری خوا سەڵسەلەم ئەگەر شتێ فووی لێکرابێ نەهێشتووە کابرا بیخواتەوە نەهی کردووە لەوەی کە فوو بکرێ ورد بۆتەوە لەوەی کە پەرداخەکە درزیتیانە بێ شکاویتیانە بێ. زانایانی فقی کۆن لەسەرم فەرمودانە ڕافیان کردووە شەرحیان کردووە لەسەرەوەی کە درزیتیانە بێ شکاو نەبێت ئەم تەفسیریان کرد دەڵێن لەبەرەوەی نەوەکوم درزی شوشەی پەرداخەکە یا درزی شوشەی ئەو فەخفۆریە عەزیەتی لێوە بە. بەڵام ئێستا زانستی تازە سەلماندوویەتی درزێکی بچکۆلە کە لەو پەرداخەیە هەیە هەڵگری چەندین فایرۆزە کە بە چاو نابێنرێ. ئیسلام جەختی لەوە کردووە کە ئەبێ نەهی کردووە لەوەی کە لەو پەرداخەشە کە ئاو خرێتەوە پەرداخی شکاو نەبێ ساغ و سەلامەت بێ بۆ هەڵگریەوە ڤایرۆسە نەبێ. وە زانست سەلمانوویەتی ئەوەی کەسێک کە ئاوە خواتەوە کەسێک کە بە یەک جارێ خواتەوە کەسێک بە سێ جارێ خواتەوە. ئێمە هەمومان ئەزانین گەدەی مرۆڤ جۆرێ لە گەرمیتیایە ڕێژەیەکی پلەی گەرمی لە گەدەیا هەیە. تۆ بە یەک گوژم ئەم ئاوەی بۆ ئەنێریتە خوارەوە مەعیدە خۆی ئامادە نەکردووە. مامۆستا ئارەمەسی بوون تۆ بۆ ئەم بەرنامەیە پێویستمان بەوە بۆ کە شەو لەگەڵ یەکترا پەیوەندی ببەستین و ئەم کامێرەمانانە ئەزیەت بین خۆمان ئامادە کردووە. گەدەیەکیش کە مەشغوڵە بە چەندین کاری سەربەخۆی خۆیەوە لە خوارەوە کە تۆ لەسەرەوە شتێکی بۆ ئەنێری دەرێ بەڕاستی پێشوەختە ئاگاداریکەینەوە. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر کەواتە دکتۆر عەدنان ئێستا دین ئەتوانێت ڕۆڵێکی پۆزیتیڤی باش بگێڕێ لەو بەڵاو نەخۆشی و دەردانەی کە ڕوبەڕووی کۆمەڵگا بنەوە. پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیارت بەمەوە حەزەکەم قسەکانم کۆمەڵەشتی ترماوە کە تەواویکەم. لە ئاینی پیرۆزی ئیسلامە بابەتی قۆناغبەندی بۆی کە کەسێ خەیتە سەر بوارێک بۆی کە ڕێنمایی کەسێ بکەی زۆر باوەڕی بە قۆناغبەندی هەبووە مراعاتی زروفی بەرامبەری کردووە کە ئەمڕۆ بەڕاستی لە یاسانی و دەوڵەتەکانیشە ئەمە زۆر جەختی لەسەرەکرێتەوە. وەکو پێوتی مەوزوعی ئاو خواردنەکە کە بۆچی بە دانیشتنەوە ئینسان کە دائنیشێ وەکو ئەوە نییە بە پێوە بێ لە ڕووی ئاسابی هادئترە وەک لەوەی کەسێک بە پێوە بێ. بۆیە زانانێت جەختیان لەوە کرێتەوە ئەو کەسێک بە دانیشتنەوە ئاوەخوا لە ڕووی جەستەوە باشتر سوود ئەبینێ لەو کەسەی کە بە پێوە ئاوەکە ئاخواتەوە. وە قۆناغی سێبەندێک سێجارێکەش کە بۆ ئاوەکە بەکار هاتووە ئەو سێجارش بەڕاستی بۆ ئەوەیە کە بەجاری یەکەم قومی یەکەمی بۆ ئەنێری گەردە خۆی ئامادە ئەەکە. یعنی مامۆستا ئارام لەو ئەو فەرمودەی لە قورئانە باسی خواسی ئەژدیهاکەی دەستی موسا ئەگەر جاری یەکەم ئەژدیهاکەی دەستی موسا هەر یەکەم ئەژدیا وە موسا لێ ئەترسا و ئەسڵەمیەوە و توش حاڵەتێکی ناتەبیعیە بوو. بۆیە بە قۆناغبەندی خوای گەورە فێری کاجارە لەسەر تاوەفڕەیە مارێکە وردە وردە بێ بە ئەژدیها. لەمەوە ئەگەینە سەر ئەوەی کە هەموو ڕێنماییەکان چ بە قەدەغەکردن بێ کە لە شریعەتی ئیسلامە بە نەهی باس و خواسی هەیە چ بە فەرمانکردن بێ کە باس و خواسی ئەمرە ئەمر بالمەعروف و نەهی لە منکەر لە هەموو ئەمانەیە مرۆڤ سەنتەرە مراعاتی بەرامبەری کردووە. دووری بۆ نەڕۆین. ئێستا لە باسی ئەوە ئەکرێت کە لە میدیاکانە لەوە ئەچێ دانیشتنێک ساز بکرێ بەوەی کە ئایا نوێژی جومعە بکرێ یا نەکرێت کە ئەمە فەریزەیەکی ئیسلامیە و واجبێکە کە جومعان مسلمانە بێ ئەوەی کە باوەڕی بەخوا هەیە ئەم فەریزەیە جێبەجێ بکە. بەڵام دەزانین لێرەیە لە شریعەتی ئیسلامە زۆر جەخت لەم تەوەرە کراوەتەوە کە ئەگەر یەکێک بڕوا بۆ نوێژی جومعە بزانێت لە ڕێگەیە تووشی مەترسیەک ئەبێ ئاسایشی ئەم مرۆڤە ئەکەوێتە مەترسیەوە ئەتر ئاسایشی جەستەیی بێ ئاسایشی شکاندن بێ بەوەی کە قەرزاری یەکێکە لەوە چە ڕووگیر بێ و حراج بێ ئەو لەوێ بێت. ئەمە لە فقی ئیسلامیە باسی کراوە
دەی لەمەوە ئەگوازینەوە بەوەی کە ئەگەر ئاسایشی تەندروستی ئەم کەسە کەوتە مەترسیەوە لە شریعەتی ئیسلامیە ئەم باس و خواسە زۆر جەختی لەسەر کراوەتەوە کە ئەتوانێت نەچێ ئەو فەرزەیە جێبەجێ نەکرا لەوە گەنەوەی کە بەڕاستی دەخەکانی ئاینی پێشەوەی ئیسلام زۆر جەخت لەوەکەنەوە کە مرۆڤ بپارێزن. کاتە تۆ وەڵامی پرسیان کاتە دین نەتوانێت بۆ ئەم دەرد و بەڵا کۆمەڵایەتیانە کە ڕوو لە کۆمەلگاکەن ڕۆڵێکی باش ببینێت و یارمەتی دەربێ و پشگیر بێ بۆ ئەوی کە قەڵاچوێ و نەخۆشیانە بکرێ یاخود ڕوبەڕووی بووە سێنرێتەوە. مامەسە ئارام هەموو ئەو دەقانەی کە هاتوون کە نەک لە ئاینی پێشەوەی ئیسلامیە لە ئاینەکانی تریشە بۆ ئەوە هاتوون بەڕاستی مرۆڤ سەلامەت بێت بۆ ئەوەی نەسلی مرۆڤایەتی بەردەوامی هەبێ هەموو ئەم ڕێنمایانەش بەڵێ ئاین نەک ئاینی پێشەوەی ئیسلام ئاین کە هەموو ئاینێک ڕۆڵێکی کاریگەر و کارای هەیە لە دەرکردنی ڕێنماییەکانیە بۆ ئەوی کە مرۆڤ سەلامەت بێت تەندروستی باش بێت بۆ ئەوی کە بە جوانی پیادەی فەرشەکانی خوای. بەڵێ وتەیەکی هەیە ئەڵێ العقل السليم في جسم السليم تا چەند ئینسان لەشی تەندروست بێت یعنی بەرهەمی فکری و بەرهەمێکی هزری باشی تەندروستیە بێت ئەوەی کە بەپێی تەجروبەیەوە پێی ئەوەی ئێوەش ئەو تێزی دکتۆرایەتان نووسیوە لەو بارە ئێوە باسی ئەم باس و بابەتانتان کردووە. من نایشارمەوەی کە ئینسانی مسلمان وەکو هەموو ئینسانێکی تر کە لە دنیای ئاژی بمانەوێ نەمانەوێ حەزی لەوە هەیە کە جەستەیەکی ساغ و تەندروستی هەبێ بەس ئەبێ ئاگاداری ئەوەش بین کە ئێمە لە دنیای لە بەهەشتانی ڕوبەڕووی چەرمەسەری ئەبێتەوە خوای گەورە تاقیە کاتەوە هەندێک جار ئەمانە بەڕاستی بوو ئەوەیە کە ئەم مرۆڤە دوجار بە کردەوەیەکی زۆری چاکی باشەوە بۆ خلای خۆی پرۆگات بەرێتەوە بیبەخشێ لە هەموو گوناهاکانی بەڵام ئەمەش بەڕاستی ئیسلام زۆر گرنگی بەوە داوە کە تەندروستی باش کاریگەری هەیە لەسەر تەنانەت لە علومی حەدیثە لە علومی حەدیثە باس و خواستی ئەوە هاتووە کە ڕاویەک کە کەسێ ڕێوایەتی حەدیثەکە ئەکا سەردەمی گەنجەتیەکەی کە زاکیری چۆن بوو بێ و لە ئاخیرە تێکەڵبوونێک لە ڕێوایەتەکەی تەمەنەکەی ڕەچاو کراوە و تەنانەت تەئسیری کردە سەر سەنەدی فەرموودەکەش حتا چەمکی اختەڵەتە بئوخەڕە یعنی لە ئاخری تەمەنیا تلی تێگەڵ ئەبوو ڕێچکەی ڕشتەی فەرموودەکە باس و خواستی هەمانە هەموو کراوە لە هەموو زانستە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو دکتۆر عەدنان بەر لە ناوبڕەکەش ویستم و پرسیارە بکەم کۆمەڵێک چەمکەیە یا کۆمەڵێ مەفاهیمی قورئانی و فەرموودە هەیە کە باز لە خۆپاراستن لە نەخۆشیەکە بۆ منە خوای گەورە لە قورئانە باسی ئەوەکە کە ئینسانی زیناکەر بۆ منە بە فاحیشە وێنایەکە ئینسان کە زینای کرد بۆ خۆی ئەمەش ساغ بۆتەوە کە ئێستا نەخۆشی ئایدزە نەخۆشی ئەگوازێتەوە یاخود باس لەوە کراوە کە ئافرەت لە کاتی حەیزە ژنومێر نابێ سەرجێیی بکەن و هەروەها ئەو فەرموودەی باسی مەسلەی ئەوەکە مێشەکە کە ئەکەوێتە ئاو باڵێکی میکرۆبی پێ بێ بچێتە ناو باڵەکەی بۆ میکرۆبەکە ئەکوژێەوە هەروەها باسی ئەوە کراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودا باسی ئەو ئەکا کە پەنای گرتووە لەوەی کە خوا لە گولی و گەڕی و بەڵەکی بمان پارێزێت. ئەم چەمکانە ئەم مەفاهیمانە ئێوە تا چەند بە سووتانەتەوە بە ئاسایشی مامەستا ئارامی خۆشەویست تەڵەن پرسیارەکە و زۆر لەجێی خۆیەتی من حەز دەکەم یەک شتت پێ بڵێم ئێمە وەکو باوەڕدار گومانمان نییە لەوەی کە هیچ فەرمانێک و هیچ قەدەغەکردنێکی خوایی بێ حکمت نییە وەکو مسلمان حکمەتەکەی بزانین یانەی زانین مادام تەسلیم بەم ئاینە بووین ئەنجامی ئەدەین بەڵام دڵنیا بە لەوەی کە هیچ بڕیارێکی خوایی هیچ قەدەغەکردنێکی خوایی بێ حکمت نییە ئەم شتانی کە لێمان قەدەغەکراوە ببوور ئەمە بەس حکمت بۆ ژیانی سەر زەوی بۆ پاراستنی مرۆڤ پاداشی بۆ ڕۆژی دوو یعنی سادوزی نمونە کە ئەم کۆرۆنایی ئێستا بەربڵاوە کە باس و خواستی ئەوە ئەکرێ خواردنی کۆمەڵێک گۆشتی قەدەغەکراوە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە لە ئێمە قەدەغەکراوە تەنانەت خوای پەروەردگار ڕێنمایی ئێستا باس و خواستی ئەوە ئەکرێ یەکێ لە هۆکارەکانی بابەتی شەمشەمە کوێرەیە طبعاً باوەڕتانە بێ ئەو شەمشەمە کوێرەیە کە خوای پەروەردگار دروستی کردووە چونکە هەڵگری کۆمەڵێ ڤایرۆسە خۆی چۆن ئێستا مەسەڵەن بۆ ژینگەش ئیسفادەیان هەیە چۆن ئێستا بەراست ژینگە پاکات چونکە پیسایی خوا دوجار بەسوود بۆ ژینگە تەواو بێ شەمشەمە کوێرەش ئەم صیفەتەی هەیە لە پەلەوەرەکانە کە ئەزانێ هەڵگری ئەو ڤایرۆسەیە بە تەبیعەتی حاڵ شەمشەمە کوێرە بە شەوا دێتە دەرەوە چونکە بە شێوازێکی گشتی مرۆڤەکان بە شەوا دەچنەوە ماڵەوە بۆی بەریەککەوتنی نەبێ لەگەڵ مرۆڤەکانە
ئەگەر وەکو چۆلەکە بە ڕۆژا وایە مناڵەکانمان بەڕاستی ڕوبەڕوو مەترسیە بوونەوە تەنانەت شەمشەمە کوێرە هیوایەتی ئەوەیە خۆی گەورە وەکو ڕێنمایی خستوێتە ڕێنمایی کردووە کە لە شوێنێکا بژی زۆرجار چۆڵەوانی بێت بۆ چووکە لە مرۆڤەکانەوە دوورە بەرێکەوتنی لەگەڵ مرۆڤەکانان نییە لەمە ئەگەینە ئەوسەرەوە قەناعەتەی کە تەنانەت لە پەلەوەرەکانیشا کە دەرچوون و چوونە خانەی خۆیان لاانەوە خانەی خۆیان هەموو ئەمانە کۆمەڵە ڕێنمایین هەر هەمووی بۆ پاراستنی مرۆڤەکان یاساخراوەکانەکەی پێوتری حرامەکە حرام کراوەکان چۆنە بەسێتەوە بە پارێزگاری ئاسایشی ژینگەوە پێم وتی هەموو ئەمانە کە قەدەغە کراون حرام کراون لەسەر مرۆڤەکان بۆ پاراستنی دەندروستی مرۆڤەکانە تەنان حیوانێکیش کە حەڵاڵ بێ هەر حیوانێک کە حەڵاڵ بێ ئەگەر بە شێوازێکی شەرعی و ڕێکوپێک سەر نەبرابێ ئەو خوێنەتیا قەتی دەمێنێتەوە و دوجار هەموو نەخۆشیە دراسەیەک لە ئەمریکا کراوە لەسەر ئەوەی کە دوو ئەمریکیان بان کردو دوو ئەمریکی دووشیش گۆشتیان بۆ داناون حتا لە تامی گۆشتەکەشە ئەو حیوانەی کە بە شێوازێکی جوان بۆ شێوازی کە ئیسلامە فەرمێ چەقۆکە و تیژ بێ و حیوانەکە لە بەرچەوە حیوانێکی ترا سەرمەبڕا و زۆر سریع بە لە کردارەکەیە بۆی عەزیەتی نەبێ لەگەڵ حیوانێکە کە لە پێشە عەزیەتیان ناوە چکە لە وڵاتی خۆمان ناوە ئەکرێ حیوانەکە دوجار بە پیک و شت عەزیەتی ئێن دوای سەریع بڕن گۆشتەکەشی فەرقەکە لە ڕووی تامەوە کوالیتی گۆشتەکەی داوەزێم حیوانە کە عەزیەتی ویاوە دەگەینە سەرەوەی کە قەناعەت کە ئاینی پیرۆزیسلام کە قوڵ بۆتەوە بۆشتەکان هەر هەمووی لە مەسلحەت و لە چاکی مرۆڤەکانە بۆ پاراستنیانە بۆ ئەویان جەستەیان بەڕاستی تەندروست بێ بۆ ئەوەیە بەڕاستی بە ساغ و سەلامەتی فەرموودە هەیە عەزیەتدانی مردوو وەکو وایە عەزیەتی داوێ بە زیندویی ئەمانە ئینسان پیرۆزە لایخوا بە مردوویش پابێ پارێزراوە دکتۆر عەدنان یەکێک لەو چەمکانی تر کە پەیامبەری ئیسلام پەنای پێگرێ بۆ لەو فەرموودەکانە هەندێک چەمک باسەکە پەناگرێ بەخوا لە نەخۆشی گەڕی و گولی و بەڵکی و ئەمانە ینی حکمەتی ئەمە چییە ئێوە ئەمەش دیسانەوە پەیوەستە بە خراپکردنی ئاسایشی ئینسانەوە کە لەسەر زەویە ئەژی مامۆستا ئارام من حەزەکەم مێشترێ بڵێم چەمکی دوعاکان چ لە قورئانە چ لە فەرموودەکانە دوعاگەلێکی زۆرمان هەیە کە پێغەمبەری خوا سەڵسەلام شەخسی خۆی پاراوەتەوە خوا بیپارێزە لە گولی لە قەرزاری لە هەموو ئەو شتانەی کە ئاسایشی جەستەیی و تەندروستی ئەم مرۆڤە ئەخەنە مەترسیەوە دوجار ئەگەینە سەر قەناعەتەوەی کە ئینسان وەکو ئەسباب وەکو ڕێکارە دنیاییەکان ئەگرێتە بەر بەڵام بۆ پاراستنی دڵدەرونیشی ئەبێ پشت بە هێزێکی معنەیە بەسێکە بریتێ لە خوا بۆیە بۆ بەگرێدانی هۆکار و بایستەکان فاکتەرەکان و سەبەبەکان لەگەڵیشە پارانەوە بۆ ئەی ئارامی دڵدەرون ئەلا بذیکر الله تطمئن القلوب بۆ مەگەر دوعا مخی عیبادەت نییە ئەمی جۆرێک نییە لە زیکرەکان ئەو دوعایە ئاسایشێک و ئارامی بۆ جەستە و ڕۆحەیەنێ و دڵنیا بەلەوەی کە ئینسان دڵ و دەرونی لە ئاسایشێکی فەراهەمدارا بوو زاڵە بێ بەسەر نەخۆشەکانە بۆ ئێستا لە خەستەخانەی هێوا نەخۆشە کوشندەکانی وەکو ژێرپەنجە وەکو سەرەتان و ئەمانە زۆرێکمانی سپاس بخوا چاکبوونەتەوە چونکە خاوەنی ئیرادەیەکی بەهێز بوون بۆ یەک سەلماوە کە ئینسان خاوەنی ئیرادەیەکی بەهێز بێ خوای گەورە یارمەتی دەری ئەبێ بەگەر نافەرمی ئەنا عند ظنی عەبدی بی من لەگەڵ گومانی باشی بەندەکان بەمنی بەرێ لەبەرەوە ئینسان کە خاوەنی ئیرادەیەکی بەهێز بوو تەوەکولێکی تەواوی بەخوا هەبوو کە زانی ئەم مەینەتی کە هاتووە بۆ ئەوەیەتی کە تاقی کاتەوە بۆی دوجار بە سەلامەتی و بە باڵانسێکی باش و بەکردەوەیەکی باش و بە پاداشتێکی زۆرەوە دەرچێت ئەو کاتە تێڕوانینیشی بۆ بەڵاکان بە تێڕوانینێکی گەشتبینانەیە وەکو چۆن تێڕوانینی بۆ بەخشیشەکان بەشێک لە زانانەکان ئەڵێن چەمکی بۆ نمونە ئەڕز زەوی کە خوددا لە قورئانە باسی کردووە لە 545 جار لە قورئانە ئەم چەمکە هاتووە کە پەیوەستە بە هەوا و ئاو و خاک و ئینسانەوە یعنی بە بڕوای ئێوە وەکو توێژەرێک لە بواری ئاسایشی ژینگە بۆ خۆی تێگەیشتن لەم چەمکەوە شیکردنەوەی ئەم چەمکە بە تایبەتی لەلایەن توێژەرەوانەوە و هەروەها تەفسیرکردنەوە و هێنانەوە ناو کۆمەڵگای بۆ جارێکتر بۆ خۆی ئەمە هەموو ئەم شتانەمان تێگەێنێت و ئاسانیەکە بۆمان کە ئێمە بتوانین لەو مەفاهیمانە بەڕێکی تێبگەین بۆ ئەوەی کاتێککە نەخۆشیەک بەڵایەک تاعونێک ڕوو لە کۆمەلگاکە بتانی چۆن بەو بابەت و مەسائلە فکری و ڕۆحی و تەنانە ئیرفانیانەی وەک خۆت پێشتریش وتت ڕوبەڕووبینەوە ئینسان هەروەک باست کرد عنی بتوانێت ئیرادەیەکی بەهێزی تا دروست بێت مامۆستا ئارام یەکێک لە لایەنە جوانیەکانی ڕەوانبێژی قورئان و لایەنی ئیعجازی قورئان بەکارهێنانی دەستەواژەکانی لە شوێنێکە بە ئەنقەس و دووبارە بوونەوەی لە چەند شوێنێکە دڵنیامە لەوەی چەند حکمەتێکی تایە
یعنی من سادەترین نمونەوە ببێنمەوە ئێستا باس و خواسیەوە ئەکرێ کە ئاو ڕۆڵێکی سەرەکی هەیە بۆ ئەوەی کە لەم نەخۆشی کۆرۆنایە پارێزراوە بین دەزانی مامۆستا ئارام وشەی ئاو لە قورئانە 63 جار هاتووە تەمەنی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 63 جارە دوجار ئەگەینە سەر ئەو 63 ساڵە عفوەن ئەم 63 ساڵە لەگەڵ ئەم 63 جارەیە ئەگەینە سەر ئەو قەناعەتەی کە چۆن وجعلنا من الماء كل شيء حي ئەم ئاینی پیرۆزی ئیسلامش جەخت لەسەرەوە کاتۆ بیر و بۆچوونەکان زیندوو بمێننەوە هەستەوەرەکان ئیرادەکان بەهێز بن زیندوو بن زاڵ بن بەسەر کۆسپەکانە ئینسانی مسلمان ئەبێ خاوەنی ئیرادەیە بێ ئەگە لە سجنی ئینفرادی شابێ وا بزانێ لە ژوورێکایە کە زۆر زۆر خۆشە چکۆ دوجار ئەحمەدی مفتیزادە نافەرمێ لە جەرگەی جەمی جارانی گیانی تۆم نەبێ خۆم پێ تەنیایە تۆم هەبێ لە سجنی ئینفرادی لێم خۆشە جەمی خۆشی ئەم دنیا لێم جەمە خۆشی ئەم دنیاە ئینسانی مسلمان هەموو شتێک بە گەشت بینانە ئەڕوانێ ابن تەیمیە بە ڕەحمەت بێ قسەیەکی ئەفەرمێ ئینسانی مسلمان تی هەڵەیەن بە پاداش بۆی تەواو بێ دەری ئەەکەن کە لە وڵات و زێدی خۆی بەگەشت حسابیەکە لە وڵاتی خۆیان سج نەکرێ بە ئیسtismاری دانێ کاتەکەی بەکارێنێ حتا پێڵی خۆسم ئەم فەرمودەیەکە هەمومان بیستمانە عجبا لأمر المؤمن پێمە سڵ فەرمێ من سەرم سوڕەمێنێ ئای کە جوانە ئینسانی مسلمان کارەکانی هەمووی خێرە هەمووی گەشت بینانەیە بەڵای ڕووتەیەکە زۆر ئارامە لەسەری بە گەشت بینانە بۆ ڕوانێ خی گەورە بە چەند خات پاداشی ئاداتەوە حتا بۆ ئەم بەڵای کۆرۆنایەکە من دێمە سەرەوە دکتۆر عەدنان گوتەزایەکی عومەری کوڕی خەتابەیە باسەوەکە کاڵێ ئینسانی مسلمان و مسلیم کە پاک و خاوێن بێ و جوان بێ و ڕازاوە بێ ئاماژەیەوە هێمایە بۆ ئەوەی کە جارێکتر نەحزەت یا نوێبوونەوەی ئومەت وە کۆمەلگا جارێکی عالەمانەوە دروست بێتەوە ئەو گوتەزایە چۆن ئەتوانین ڕێکی خینەوە لەگەڵ پاراستنی ئاسایشی ژینگەیە مامۆستا ئارام طبعا بێگومان لە سەردەمی عومەری کوڕی خەتابە وەک مێژوون وسەکانیش باسیەکەن تا ڕادەیەک وەکو خۆشت گوتەیەکیت باس کرد هەندێک نەخۆشی و ئەوە بڵاو بوو بۆ تەنانە داوای کرد لە مسلمانان کە تێگەڵی کۆمەلگایانە نەکەن کە نەخۆشییان تیاباوە تا ڕخنەیان لێگرت بەڵێ نەفر من قەدەرین إلى قەدەر بەڵێ بەڵێ مامۆستا ئارام لە چمکی یاسا فقهیە ئیسلامیەکانە کە بە عەرەبی پێوترێ القواعد الفقهیە دەزانی ئاسایشی گشتی المصلحة العامة ئەمەنە جەختی لێ کراوەتەوە ئەگەر ئاسایشی گشتی شارێک شوێنێک کەوتە مەترسیەوە ئاسایشە شخصیەکان دەبێستنەوەکیان بۆ دەستیشان بکرێ و دەستیان تێوەردێ یانی سادەترین نمونەوە بۆ بێنمەوە ئێستا لەمەی کە باس و خواسی کۆرۆنا ئەکرێ ئەفەرمێ ئەگەر لە شوێنێکا بوون لەو شوێنە دەرمەچن ئەمە بۆ چییە؟ بۆی ئاسایشی کەسانی تر نەکەوێتە مەترسیەوە ئیساری نەفسی خۆت ئەفەرمێ ئەگەر سەبری گرت زانی کە خوا پاداشی ئااتەوە ئارامی گر لە شوێنەی خۆی دەرنەچوو بۆ ئەوی کەسانی تر توش نەکا ئەگەر کۆچی دوایی کرد بە شەهید حسابی بۆکرێ لەمەوە ئەگەینە ئەو چەمکەی من لێران منەیەکی سادە قەولەی ئیمامی عومەر تۆ هیچ تەبوو لەسەری حە درێژە پێدەری ئەو قسە درێژە پێدەری ئەو قسە من حەزەکەم لەسەرەوە بۆستم کە لایەنی تەندروستی ئینسانی مسلمان تەواوکەری لایەنی فکری و معنەوێتی تەنانەت لە خامەکەیان دەرەکەوێت کە ئەنووسێ هەر بۆ خۆت جاری وهەیە لەوتارە لە نووسینە ئایدیا و فکرت ئاسوودەیە لە ئاسایشێکی ڕۆحیایی هەم قسەت بە جوانی بۆ دێ هەم نووسینیشی جوانە تەنانەت ئەمڕۆ حساب و کتاب بۆ ئیمزاکە دەکرێت لە ئیمزا و نووسینەکە تا خوێندنەوەی فکری و معنەوی زمانی ئاماژە کە گرنگی پێ ئەدرێ لەسەر ئەوە وەستێن کەوتم مەسلحەتی گشتی ئەگەر کەوتە مەترسیەوە مەسلحەتی خاص دەستی تێوەردێ ئەگەر لە شوێنەکە باخوبێستانی من پێویستی بە ئاوی باخوبێستانەکەی تۆ بوو کە بەوێ دێت تۆ لە منە گرتەوە بۆ فقهی ئیسلامی هەیە تەداخل کالەوەیە کە نابێتەوە ئاوا بگریتەوە چکە مەسلحەتی منیشی تایە ئەوەنە لە ئاینی پیرۆزی ئیسلامە جەخت لەمانە کراوەتەوە لە تەندروستیە تەسەوڕەکەی لە باس و خواسی تاعونەکانە کە لە فقهی ئیسلامیە باس کراوە شێوازی پژمینەکە چۆن بپژمێ ئەلحەمدولله بکە سەری دانەوێنێ دەست بگرێ بە دەمیەوە ئەوەی لە بەرامبەریەوە دوور بێ باس و خواسی بۆنی ناخۆشی دەم بۆ جەختی لێ نەکراوەتەوە لە بۆ نوێژە نافەرمێ کەسێکە بۆنی دەمی ناخۆش بوو یا سیر و پیازی خوا نابێ بچێ بۆ نوێش بۆ ئەمە بۆ چییە؟ هەموو بۆ ئەوەیە کە بەڕاستی ئاسایشی معنەوی و فکری و جەستەیی مرۆڤەکانی تر سەلامەت بێت بەڵێ چەمکێکی تر زۆر گرنگە کە باس کراوە لە قورئانە بۆ لە نێوان دوو کەوانە وشەی مفسید فاسد تا چەند ئەم چەمکی فاسدە پەیوەستە بە
تێکدانی ئاسایشی تەندروستی کۆمەڵگاوە واتە کە باسی فەسادەکە خی گەورە لە چەندین شوێنی قورآانە باسی بڵاوکردنەوەی فەسادەکە لەسەر زەویە ئایا ئەمە هیچ پەیوەستی بە ژینگە و بە نەخۆشی و بە دەرد و بەڵاوە هەیە لە سەرەتای بەرنامە خۆشتێکم پێوتی ئەم ڤایرۆسانە بەدەر لەوەی کە بەعزێکی تاقیکردنەوەی خوایە بەڵام زۆرێکیان بما كسبت أيدي الناس ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ئەم مەینەتی و چەرمەسەری و ئەم دەرد و بەڵانی کە یەخەی مرۆڤایەتی ئەگرن دوجار کاری کاردانەوەی ئیش و کارە قێزەون و دزێوەکانی مرۆڤەکانن کە دش بە ژینگەن بەڕاستی بەڵام خوای گەورە لەمەشە ئەوەندە بەڕەحمە نافەرمی عقوبەتانەیەم ئەفەرمێ لیوذیقەهم بعضە یعنی بە هەندێک لە سزاکان ڕاتانەگرین ئەگەر بەعضەی بەکار نهێنایە هەمومان تیاچوین لەگەڵ هەموو ئەم چەرمەسەریانەیە کە مرۆڤ بۆ خۆی دروستیەکە خۆی پەروەردگار هێشتا هەر بەڕەحمە کەمێک لە سزاکانی خۆیمان بۆ ئەو لە زۆر شوێنە یعنی باسەوەکە کە ئینسانی موسڵمان ئیبتیلاک یا تاقیەکرێتەوە بە نەخۆشی و بە بەڵا ئایا نەخۆشی ئەو نەخۆشیە تایبەتانەیە کە تووشی ئینسانە بێ یاخود ئەم نەخۆشی دەرد و بەڵایش ئەگرێتەوە بە شێوەیەکی گشتی مامەسە ئارام هەموو مەینەتێک ڕوبەڕووی مرۆڤ بێتەوە چ جەستەی چ فکری تر لە بیرچوونەوە ئەگری لە دەستدانی شوێنێکی وەگری هەموو ئەمانە کە ڕوبەڕووی مرۆڤ بێتەوە خۆی پروردگار تاقیەکاتەوە دیارە ئەو ئەزانێ ئەو ئینسانە لەو ئاستایە هەڵگری ئەوەیە کە ئەم بەڵایە بەسەرا بنێرێ ئەگەر بە شێوازێکی جوان ئارامی گرت و گەشتبینانە ڕوانی بابەتەکە چکە بەڕاستی ئێمە دوجار بیرتە خەمەوە و بیری بینەرانی شێخەمەوە ئێمە لە دنیاە ئەژین وشەکەی لە دەنیەوە هاتووە لە شوێنەکانین مەگەر قرار بە بەهشتێک بێ بۆ ئێمە ئەگەر ئاوا وایە ئەمە پێویستمان بەوە نەبوو لەم دنیا تاقیبەوە لیەبلووەکم ئەیکم ئەحسن عەمەلا بەڵام ئێمە بە گەشتبینانە بێ بۆ بەڵاکان ئەو چەمکەم زۆر ئەم بەڵانش کە ڕوبەڕوومانە بێتەوە دنیای ڕێنماییمان هەیە لە چەمکی لە دەقەکانە کە بۆی کە یەکێکی تر توش نەکەین چی بگرینە بەر بەڵێ ئێوە دکتۆر عەدنان هیچ لە تێزی دکتۆراکەتان نموزەشتان وەرگرتووە کە باسی پاراستنی ئاسایشی ژینگاکان یان نمونەی نەخۆشیەکان ئەم شتانەتان بە شێوەیەکی گشتی بە هەند گرتووە تاواکو بیبەستنەوە بۆی کە بۆی کۆمەڵگایەکی تەندروست بەرهەم بێ ئەبێ ڕێگری لەم جۆرە نەخۆشیانە بکرێت ناڵم دەقە ئیسلامیەکان کە باس و خواسی ژینگە بە گشتیەکەن زانیانی فقی ئیسلامی پۆلێنیان کردو بۆی کە نەخۆشیەکان هەندێکیان نەخۆشی سەرزەوین هەندێکیان علاقەی وەکوڵی کە باسی ژینگە ئەکرێ باسی ئاو و هەوا و خاک و ئەمانە ئەکرێ هەموو یەکێک لەمانە بەڕاستی کۆمەڵەشتمانە هەیە بۆی بۆ پاراستنی خاکەکە چۆنی بێ ئەو بەروبوومەی کە تایە ئەچێنرێ چۆن بێ موادی کیمیاوی بابەتێکی بەفراوانە بە یەک بەرنامی ئەوە باس ناکرێت بۆیە من بەبستم ئەوە لێرە شتەکان چڕکەینەوە لەسەرەوەی کە کەسێک کە ڕوبەڕووی چەرمەسەرێکی بێتەوەکو ئەم دەرد و بەڵایە ئایا ئاینی پێغمبەری ئیسلام مافی ئەوەی هەیە ڕێ بەخۆی با کە کۆمەڵی ڕێنمایی هەبێت کە ئێستا خەڵکی وەکو لە سوسیال میدیا باشێت دێنە سەر ئەوە بەڵام من پرسیارێکمەیە ئێستا بینین بەهۆی ئەم نەخۆشیەوە یانی مەترسی بڵاو بۆتەوە تۆ لە وەڵامی پرسیاری پێشوا باست لە گەشتبینی کرد یعنی ئینسان چۆن ئەبێ ئەو ئیرادەیە دروستکە وابزانام هەر توێژینەوە پزیشکیەکانیش ئەوەیان دەرخستووە هەر نەخۆشیێک کە ئیرادە نەما مەقاومە و بەرگریش لە بەرامبەریان لاوازە بێ واتە زوو دێتە ناو جەستەتەوە وانە یعنی ئینسان چۆن ئەبێ ئەو ئیرادەیە دروستکە بۆی ئاسایشی ژینگەی و بڵاو نەبوونەوەی دەرد و نەخۆشی و تاعون یعنی بتوانین بە شێوەیە لە ڕووی هێزی معنەویەوە بەرگری لێ بکەین ئەمە چۆنە باسوخواسی ئەوەی کە ئەمڕۆ دەکرێت کە ئەو کەسەی کە خۆی ئەپارێزە لەم ڤایرۆسە دەبێ یەکێک لە ڕێکارەکان کە ئەگرێتە بەر خەڵکی تووشی دڵەڕاوکێنە بێت کە ئەم میلەتە ئێمە بەڕاستی هەر بە بەرنامە وای لێکراوە کەم جێقڵدان ناویستم یعنی پێشەوە بڕۆی سەر ئەوە تۆزێک یعنی بڕۆیت سەر مەسەلە بەهاڕۆحی و بەهاکانی ئاین کە چۆن جەخت لەسەر مەسلەی ئیرادە و عەزم و جەزمەکەنەوە وەکو فەرموودەکەش باسی کرد کە خۆش و پێشتر باسی کرد پێغەمبەری ئیسلام درودی خۆیە باسی ئەوکە کە موسڵمانێکی بەهێز خاوەن ئیرادە باشتر لە مومینێکی زەعیف بڕوادارێکی زەعیف یعنی چۆن ئەکرێ ئەو ئیرادەیە تێکەڵ بە ئیرادەیە بکەین کە ئێمەگەن نەخۆشیەوە پەتایەکی وەکو ئێستا ئەم نەخۆشی کۆرۆنایە هاتووە یعنی چۆن ئیرادەیە دروستکە خەڵک ئەو ترس لە ڕاوکی لا نەمێنێ بەڵام بەچی بەگەڕانەوە بە و ئیرادە قوڵە بەهێزەی کە لە ناو توراسی ئیسلامیەوە ئاەتەکان و فەرموودەکانیش جەختیان لێکرۆ بە تایبەتی هەندێک فەرمودەی گرنگەیە لەسەر ئەو بابەت مامۆستا ئارام ئاینی پیرۆزی ئیسلام هەر لە یەک ئاەتی قورئانیەوە ئەگەر بڕواینە سەر ئەوەی کە ئەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون خوا وەکو پرسیارێک
و بیرمان دێنێتەوە ڕامان نەشڵەکێنێ ئەفەرمێ مرۆڤ ئادەمی زاد کاتیەوە نەهاتووە بە خۆدا چوونەوەیەک لە خۆت بڕوانی بزانی کە تۆ کائینێکی زۆر گەورەی لای خوا کائینێک و بوونەوەرێکی خوا ئیهتمامی پێداوی خوا مەلایەکەکانی خۆی وا لێ کردووە کە سوژدە بۆ تۆ بەرن فەرمانی پێکردوون تۆنەوەی ئادەمێکی کە خاوەن ئیرادەیەکی بەهێزی لە باقی بوونەوەرەکانی تر جای کردوونێتەوە زۆر لە دەقای ئاینیەکان بە ئاینە ئاسمانەکانی تریشەوە جەخت لەوە ئەکەنەوە کە ئینسان ئەبێ خاوەنی ئیرادەیەکی بەهێز بێ بە ئیرادەی بەهێز باوەڕکە زاڵەوی بەسەر زۆرێ لە دەردە کوشندەکانی شاتەنانت یعنی ئەم کوشتارێکی هەیە ئەڵێ من زمانی ئەوە ئەەکەم یەکێک لە تەلەبەکانی خۆم بەس خاوەنی ئیرادە بێ بچێتە مسەلەسی بەرمەدۆ بێتەوە تا ئەو ئاستە تەحەداکە لەوە چێگە بڵێ مشتێکی نەزەریش بێت تۆمە بەسیتەوە بەم ترس و دڵە ڕاوکیەوە ئێستا خەڵەکەیەتی لەم نەخۆشی کۆرۆنایە یعنی حەجمێکی ناتەبیعی دراوە بەم جۆرەشتانە خەڵکێک بێ هەواتر تووشی دڵە ڕاوکێکراوە کە پێویستی بەوە نییە کە قەرار بێ بەڵایەکی خوایی بێ و خاوەن کەسێکین کە معنەویە ئەمان پارێزەوە و دوو مەلایکەتە شارمان ئایدیەوەن کە بەس پارێزگاریمان لێەکەن ئێمە وەکو ئاینی باوەڕدار باوەڕمان بەوە هەیە پارێزراوە بین و ئاینی پیرۆزی ئیسلام هانمانەدا لەسەرەوەی کە بەڕاستی خاوەن ئیرادەیەک بەڵام الوقایەت خەیر من العلاج دێ هەموو ئەم ڕێنمایانش بۆ ئەوەیە کە ئەمە بگرینە بەر فأتبع سببا کە لە سورەتی کەهف جەختی لێ کاتەوە بەڵێ ئێمە ڕێکارەکان هەموو ئەگرینە بەر بەڵام هەموو ئەم ڕێکارانە هیچ ئیسفادەیەکی نییە ئەگەر تۆ خۆت بەڕاستی خاوەن ئیرادە نەبی لەگەڵ گرتنی ئەسبابەکانە ئەخی بعیرەک ثم توکل بەڵێ من کابرا ئەمریکا خدا فەرمی بوشتەکە و بەسەر ئەنجا تەوەکل ببەستە ڕێکارەکان ئەگرینە بەر هەموو ڕێنمایەکان جێبەجێ ئەگرین جێبەجێ ئەەکەین خۆمان نەپارێزین بەڵام لەگەڵەوەشە بەڕاستیە بێ هەڵگری پەیامێکی ئاسمانین و بێ ئیرادەیەکی کاتە دکتۆر عەدنان خۆپاراستن شتێکە و ئیرادە و ترس و دڵەڕاوکێ شتێکی ترە بە تایبەتی ئێستا لەم وەرزە کە وەرزی زستانە دکتۆر یعنی خەڵک زۆر لەوە ئەترسی ئەڵێمە زۆرترین گواستنەوەی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە لە ناو هەوادا هەیە ئیتر خەڵک چی بکە کە بۆی بچێتە ماڵەوە ئایا دین و ئیسلام هیچ قسەیەکی هەیە لێرەدا و ئەوەی کە پێوتە ئێوە لە ئاسایشی ژینگە باسی ئەمەتان کردووە تەسەورەکەی لە کتێبە فقهیە کۆنەکانە نایەن بۆ شتە تازەکان هەر کتێبی تایبەتمانەیە لەسەر ئەلەحکام و شیتەویە یاسا ئیسلامیە زستانیەکان لە زستانە کۆمەڵە شت گۆڕانکاری بەسەرایەت لە ئەحکامە فقهیەکانە تەداخل لە دەستنوێژەوە دەست پێەکە نوێشکردنێ لە زستانە چۆن بێ و ئەم پەتایە کە ئێستا باس و خواستیەوە کرێت کە ئینسانە بێ لە سەرما ئەگەر چێن بەرنامەی ئێمەش لە کەشۆوایەکی ساردایە خوا بمان پارێزراوە بین باسی ئەوانە ئەکا بە وردی بە وردی چۆتە ناو وردکاری چەمکەکانەوە کە ئینسان خۆی چۆن بپارێزە لە سەرما یان بۆ کەسێک کە جەستەی پارێزراوە بێ کە ڕوبەڕووی ڤایرۆ شتێک نەبێتەوە کە لە سەرمایە تووشیە بێ تەداخلی کردو لە دەستنوێژەکەیە حتا هەندێک جار بۆ دەیە ئاویش وجودی هەبێ کە ئەگەر زانین تووشی حاڵەتەکەیە تێمەکەم پەنا نابم بۆ ئاوەکە کە زانیم تووشی سەرمایەکی ناتەبیعیە بمەوە لە نوێشکردنە مەگەر ئێستا ئەو کە باس و خواسە کرێ بۆمان نێ نوێژەکان کۆکەینەوە ئەگەر بارانێکی زۆر سەرمایەکی زۆر نوێژەکان کۆ ناکرێنەوە مەگەرمە لە فقه هەموو ڕێگریە لە نەخۆشیەکان بە هەموو بەرگریە بۆ لە ساغی مرۆڤ بۆت هەیە نەچی بۆ نوێژی جەماعەت بۆت هەیە نوێژەکان کورت کەیتەوە بۆ دەیە نەچی بۆ بەریزی حەج ئەگەر جەوێکی سارد کەش و هەوایەک کە تەسیرێکەکە سەر تەندروستی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەڵێ ئاماژەی پێدراوە بەڵێ دکتۆر تۆکو توێژەرێکە لە بواری پاراستی ئاسایشی ژینگە توێژینەوەت کردووە چی ئەڵێی بە خەڵک لە ئێستا بۆ دوێ خەڵک بۆ ئەوەی بتوانێت لە ڕوانگەیەکی قوڵتر و مەودایەکی دوورترەوە و لە ڕوانگەی ڕەحەندە ئاینیەکانیشەوە بتوانێت ڕوبەڕووی ئەم جۆرە نەخۆشیە بێتەوە و نەژ ڕوخێت هەی نەڕوخێ ئینسان تاک ئیرادەی نەما ڕوخا بۆ خۆی کۆمەڵگاکەش ئەکەوێت و بە تەواوی ڕوخی جوان شتێکت بدەنمە مامۆستارم لە ئاەتەکانە لە داخەکانە نافەرمی اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه سادە یەکەمە بۆ ئەمە ڕاگەاندن ئەمڕۆ زۆر شت گەورە کاژاری وا هەیە یا جۆرێک لە حەجمێکی زیاتر لەن بەشتەکە ئێمە ئەمڕۆ بەڕاستی ئەبێ بە چاوێکی کراوە بۆ ڕاگەاندن بڕوانین باوەڕ بە هەموو شتێک نەکەین تا خۆمان هەڵی نەسەنگێنین بە تایبەت لە ئەمڕۆیە بەڕاستی هەڵسەنگاندن بۆ شتەکان ئەوەنە قورس و گران نییە
ئێمە لەمڕۆیە پێویستمان بەوە هەیە بەڕاستی خوای گەورە دوو گوێچکە یاوە بە ئینسان دوو چاویاوێتێ جوان بیسەر بێ جوان بینەر بێ بۆ ئەوی هەڵفەنگێنەر بێ ئیمماعی نەبێ وەکو لە دزاینەکانە هاتووە چاولێگەر نەبێ هەر شتێکی بینی دوایکەوێ بۆیە ئەگەر ئینسان ئەم ڕێکارە نەگرێتە بەر بەڕاستی دووشی دۆڕاوکێ بێ بۆیە پێویستمان بەوە هەیە بەڕاستی زۆر وریایە نەبین زۆر وردین لە هەڵفەنگاندنی شتەکانە. بەڵێ دکتۆر من لە کۆی تەوەری بەرنامەکە شتێکم نەماوە گەر بەڕێزت شتێکت ماوە بە تایبەتی بۆ ئەم قۆناغی ئێستاکە بە تایبەتی تەنانە بەشێک لە دام و دەستگا حکومیەکان دەوامی بە تایبەتی قوتابخانەکان و باخچەی ساوایان و هەندێک لە لەوانەی کە زۆر تێکەڵی ویختیلاتی تیا ڕاگیراوە شتێکت هەبێ وەکو توێژەرێک کە لەو بوارە توێژینەوەت بەرهەمیێناوە. هەموو ئەم کۆبوونەوانە هەموو ئەم دانیشتانە ئەنجومەنی پارێزگا وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەرەکەن مادام نیەتێکی پاکی لە پشتەوەیە بۆ پاراستنی مرۆڤەکانە ئیسلام جەختی لێکاتەوە نەکردنی دەوام نەچوون بۆ دەوام نەکردنی تەنان نوێژی جمعاش خۆپاراستن لە هەندێک پیاوەتی یعنی چی تێچێ ئەم ماوەی ئەگەرزانی و مەترسیەتەوە قەش نەکرێ یعنی ئەمە ئەچێتە ناو ئەحکامی شیتەوەیەوەی کە ئەچێتە ئەحکامی طبی وقائیەوە کە بۆ حفظ ئینسانە بۆ پاراستنی مەبەستە پاکەکانی شریعەت المەقاصد الئیسلامیە مادام نیەتێکی پاک لە پشتیوەتی بۆ پاراستنی مرۆڤەکانە زۆر طبیعیە ئەمە جێبەجێ بکەین. بەڵێ کۆمەڵێ بڵندگۆ هەیە ئێستایا کۆمەڵێک منبەر هەیە ئەکرێت بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە خەڵکی لێ وشارکرێتەوە بە تایبەتی منبەری مزگەوتەکان مامۆسایانی ئاینی و هەروەکو بە ڕێزت باست کرد میدیاکان تۆ میدیا ئیسلامیەکان بەڵام میدیاکان بە شێوەیەکی گشتی و خەڵکی تریش ئەو ڕێکخراوانەی کە لە پێناوی هۆشیاری تەندروستی و ژینگەیان ئەرکی ئەوانە چێ بە بڕای ئێوە لە ئێستا هەروەکەوەی تۆ کۆمەڵێن نموزەجت باس کرد لە ناو توراسی ئیسلامیە کە ئەو ئەحکامانە باس کراوە و کتێب هەیە دەرچووە لەسەر ئەوەی چۆن ژینگەیەکی پاگڕاگیرێ بۆی نەخۆشی و پەتا بڵاو نەبێتەوە بۆ ڕێگرنی لەم نەخۆشی کۆرۆنایە ئەرک و واجباتی ئەوانە چێ لە ئێستا ئەرک و واجباتی ئێمە بەرامبەر بەم ئەرگە ژینگەیانە خۆتە زانی مامۆستا ئارام ڤایرۆسەکان کە دێن پیسبوونی ژینگە سنووری نییە پرس بە حدوودەکانمان ناکە خۆی دێت خۆیەکە بەژوور کەواتە هەموو تاکێکی کۆمەلگا ئەرک و بەرپرسیارەتی لەسرە کە بەرامبەرەکەی خۆی ئاگادارکەتەوە باوکو دایکێک بۆ مناڵەکانی مامۆستایەکی ئاینی لە منبەرەکەی خۆیان چۆن جەختەکاتەوە لەسەر ئەوەی کە ڕەمەزان بە ڕۆژوو بن نوێژ گرنگە بیکەن ئەبێ ئەم بابەتانەش بەڕاستی وەکو ئەحکامە تەعەبودیەکان سێرکە زۆر جەختی لێ بکاتەوە یعنی بۆ کەسێکی مسلمان چەندێ گرنگە پابەندە بە نوێژەکانیەوە ئەوەنەش گرنگ بێ ئاگاداری ئەو ئاوەی تەنکی سەربانی بێ زێدەڕۆییتیانەکە نەڕوات پاک و خاوەنی یعنی وردبوونەوە بۆ بابەتە ژینگەیەکان ببەسێتەوە بە ژینگە بە ئەحکامە تەعەبودیەکانەوە کە شتێکی زۆر گرنگە. زۆر سپاس بۆ دکتۆر عەدنان هەورامانی هەڵگری بڕوانامەی دکتۆراوە خاوەنی تێزی دکتۆرا لەسەر پاراستنی ئاسایشی ژینگەی سپاست دەکەین ئەمڕۆ لەم کەش و هەوا ساردەدا لەم بەرنمەیەدا هەرکت کێشا و ئامادە بوویت دەخوازیین بەرنمەکەمان و وتەکانی تۆ بۆ چوونەکانت وەکو خۆی بگاتە بینەران و هەموو لایەک سوودی لێ وەربگرن. دەشتا ساغ بێ و منیش خوازیارم ئاسایشی تەندروستی هەموو لایەکمان سەلامەت و پارێزراو بێت دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم و بەخێر من سەرچاو. سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی مەودای ئەم جارە تا مەودایەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو.